بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 15 ڕۆژ لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق تاکو ئێستا ئەنجامی هەڵبژاردنەکە بە فەرمی لەلایەن دادگای فیدراڵیەوە پەسەند نەکراوە. بەشێکی زۆری لایەنە شاکانیش داوا دەکەن تەواوی سندوقەکان بەرەستی هەژمار بکرێنەوە و دواتر دادگای فیدراڵی ئەنجامەکان پەسەند بکات. لە بەرنامەی ڕوخ سەرەوە دەکەین هۆکاری دواکەوتنی پەسەندکردنی ئەنجامەکان لایەن دادگای فیدراڵیەوە بۆچی و وەکەی دادگای فیدراڵی پەسەند دەکرێت وەکەی ڕێکارەکانی پێکەنانی حکوومەتی عێراقی دەست پێ دەکات. لەگەڵمانە پێچەوانەی ئەوەی پێشبینی دەکرا دۆخی سیاسی و ئەمنی عێراق دوای ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکان خراپتر بووە. سەرەتای ئەم هەفتەیە لایەنە ناڕازیە شیعەکان لە ماڵی نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە باغدا کۆبوونەوە. سەرجەملایەنەکانی باشداروی کۆبوونەوەکە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکانی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان ڕەت کردەوە. دوای کۆبوونەوەکە خۆپیشاندانی لایەنگرانی حەشتی شەعبی لە ناوچە جیاوازەکانی عێراق فراوانتر بووە. خۆپیشاندەرەکان داوای هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنەکە دەکەن و پێیان وایە ساختەکاری فراوان ئەنجام درراوە. ئەو لایەنە شیعانی کە سەربەیەران هەژمار دەکرێن لە هەڵبژاردنەکەدا کورسیەکانیان پاشەکشەی کردووە، هەڕەشەی بەکارهێنانی هێز و فراوانکردنی خۆپیشاندانەکان دەکەن. هاوکات لە ڕاگەیاندراوێکدا کە لەلایەن نووسینگەی نووری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاساوە بڵاوکراوەتەوە. لایەنە ناڕازیەکان لە ئەنجامی هەڵبژاردن داوایان لە بەرەم ساڵە سەرۆکۆماری عێراق کردووە دەزوەردان بکات لە قەیرانی ئەنجامەکانی هەڵبژاردندا. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە پێشەوەی ناڕەزایەتیەکان لە سەرنجامی هەڵبژاردن بگاتە ئاستێکی مەترسیدار دەزوەردان بکات. لەگەڵەوەشدا داوای ژماردنەوەی دەنگەکان لە تەواوی بازنەکان بەدەستی دەکەن. لە بەرامبەردا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە ڕۆژی چوارشەمەی داهاتوو یەکەم خۆناخی پرۆسەی ژماردن و چیاکردنەوەی دەنگەکان بەدەست بۆ 7 وێزگەی پارێزگای نینەوە ئەنجام دەدات. پێشتریش کۆمسیۆن ڕایگەیاندەبوو کە دووبارە ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان بەدەست بۆ 300 وێزگە کە تانەیان لێدراوە ئەنجام دەدات. بە پێی زانیاریەکان کۆمسیۆن 1400 تانەی لەبارەی ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکانی پێشوەختی ئەنجومەنی نوێنەران بەدەست گەیشتووە. ئێستا ئاماژەکان بەو ئاڕاستەیەن لایەنە شیعەکان نەتوانن لەسەر پێکێنانی حکوومەت بگەنە ڕێکەوتن، هەر بۆیە هەوڵ دەدەن بە بەکارهێنانی کورد و سوننە هاوپەیمانی زۆرینە بۆ پێکێنانی حکوومەت دروست بکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندارێک لە بەڕێزان عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووی عێراق لە سودوی سەرەکی هەروە لە هەورەی شەوا بڕیارە هیوا عوسمان نووسەر و شارەزای کاروباری عێراق لەگەڵمان بێ. سوپاسی ئامادە بنیان دەکەین کە عەبدولعەزیز بەخێر بێن لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بە و هۆکاری درەنگ پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان بۆچی تاکو ئێستا پەسەند نەکراوە یاخودە و ناڕەزایەتی کە لە ناو ماڵی شیعە هەیە کاریگەری هەیە. سەرەتا ڕێزم بۆ جەنابەت هەیە وەسڵاو و ڕێزیش بۆ بینەرانی کەناڵی پێیان بۆ میوانە بە ڕێزەکەش. ئەوەی پەیوەندی بەوە هەیە ئەو ناڕەزایانەی کە زیاتر سەری هەڵدا لە دوای ئەنجامی هەڵبژاردن پێشتر ئێمە درکمان بەوە کرد کە ئەگەر بێت و خەلەل لە تەوازن دروست بێ چکام هەڵبژاردنی پێشوەختە و پێشوەخت بۆ چارەسەرکردن بوو بۆ چارەسەرکردنی گیرگرفتەکانی عێراق بوو بەگشتی کە گیرگرفتێکی زۆر گەورەی چەند ساڵە تەراکمی کردووە. بەڵام لە دوای ئەنجامی هەڵبژاردن کە خەلەل لە تەوازن دروست بوو لە بینی ئەو دووبەرەیە حتمەن یانیەوە چاوەڕوان کراو بوو کە ناڕزایی ئەگەر تەزویریش نەبێ ئەگەر تانە لەسەر تەزویریش نەبێ ئەگەر هەڵبژاردنێکی زۆر بێگەردیش بێ بەڵام لە نەتیجە مادام خەلەل لە تەوازن لە بینی ئەو دووبەرەیە دروست بوو سەرنجام قبول ناکرێ. بۆیە تاوەکو ئێستا ئەنجامەکان قبول نەکراوە. بەڵام ئەمە پەیوەندی بەوە هەیە کە مفەوەزیە نەیتوانی بتوانێت زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک دەرەنجامی هەڵبژاردنەکان وەکو خۆی پێشتر بڕیاری دابوو لە ماوەی 24 ساعتە دەرەنجام یەکلا بێتەوە و بەڵام زۆر بەداخەوە کە بڵاوی کردەوە دوایی باسی ئەوەی نەکرد کە چەندین تەنانەت ئەو سەنووقانش ئەو
محەتانش کە خۆیان بە قورعە دەستنیشانیان کردبوو باسی ئەوەی نەکرد و باسی ئەوەش نەکرد کە لەلایەکیش ینی بە سەدان سندوقی تر ئەژمار نەکرابەوە ئەمە خۆی بۆ جێگەی ئەوەی کە گومان دروست بێ و هەندێک لایەنیش بۆ خۆی ئەگەر تەنانەت قەناعەتی ئێمەشوانە بێ بەڵام لایەنێک وەکو ڕەوتی حەکیم ئەو ڕەوتی حکمە کە بەڕاستی لە 22 کورسیەوە بێتە سەر 2 کورسی ئەمە زۆرە یعنی ئەوان ناتوانن حەت جەماوەرەکەیشی ناتوانانی هەزمی بکە بۆ عبادیش ئەمە ڕاست بۆ عبادیش ئەمە هەروایە و بۆ فەتح و بۆ عسایی بەتوانم بڵێم پێشتر لە دەورەی ئێمە یەک کورسی هەبوو بەڵام دوایی بە بۆنەی شەڕی داعش و حەشد و ئەوانەوە بووە 15 کورسی بەڵام ئەوەی تر فەتح بەدرە بەدریش باس 47 کورسی بوو بەڵێ 47 بوو بە ئێستا 14 کورسیە ئێستا 17 کورسیە بە هەمووی ینی ئەوەی کە لەگەڵ یانیشە 17 کورسیە ئەمە ئەو با بڵێم لاسەنگەی دروست کردووە کە جێی متمانە بەس هیچ دلیلێکێ سەبارەت بەوانەی سەبڕمنە عبادی و حەکیم و هەتا بڵێن عامری ئەوانش بانگشەوە دەکە کە تەزویر کرابێ قەناعەت وایە تەزویر کرابێ خۆی نەزەریەی موعامەرە بە بەردەوام لە عێراقەیە و لەلایەن هەموو لایەنە سیاسیەکان ئەو نەزەریە بەردەوامە شک هەیە گومان هەیە لەبەر ئەوەی کێشەکەش لە بینی دوو بەرە بوو بەرەیەکی کە ئەو بەرەیە کە ئێستا ئێمە ینی بەرە با بڵێم کە پێڵێن وەلایی سەر بە جمهوری ئیسلامی ئێران ئەو بەرەیە کە ئێستا دەنگی کەمی هێناوە ئەو کورسی کەمی هێناوە و ئەو بەرەیەش کە کورسەکەی فڕیوە ئەمە خۆی لە خۆیان بۆتە جێی گومان و جێی قسە و جێی ئەوە کە ئەمە ناکرێ بێ موعامەرە بێ لەبەر ئەوەی پێشتر کێشە زۆر هەبوو مەسەلەن داوای ڕقابەی دەولی کرا ئێمە بینیمان لە ڕقابەی دەولی بەو شێوەیە نەبوو کە متابعی دقیقی محەتەکان بکە احتیمالە لە هەندێک پارێزگا چەند کەسێک هاتبێ چوو بێ بەڵام لە هەموو پارێزگاکان و لە هەموو محەتەکان بەو بەرفراوانیە ڕقابە ناتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێت لەبەرەوەی حزبە ئەوان ئەو حزبانەی کە هێزیان هەیە و کە توانایان هەیە و کە لە پارێزگەکان دەسەڵاتدارن ئەتوانن تا ڕادەیەک تەنانەت مۆزەفەکانی ناو مفۆزیەیش بەشێکی سەر بە حزبەکانن کە تاعین بوونە پێشتر و هەوادارن ینی لەگەڵ لایەنێکە بۆیە مفۆزەیەکی مستەقل نییە 100% مستەقل بێوەکەوەی ئێمە زۆر جار گرەوی لەسەرەکەی ئەمانە هەر هەمووی جێگەی گومانە بەڵام لە خاڵێکی تری لاوازی ئەوەیە کە ئەم یاسایە کاتێک ئەم یاسایە تەرح کرا لەلایەن ڕەوتی سەدرەوە زیاتر تەرح کرا و ئەوان پێشتر بەرنامەیان بۆ دانابوو دایرەکانیان تەوزیع کردبوو و بە شێوەیەک ئیشیان لەسەر کردبوو کە وەکو پرۆژە هێنایەنە ناو پەرلەمان توانیان تا ڕادەیەک بەڵێ توانیان تا ڕادەیەک پشتگیری بۆی پێیاکەن و دوایی لەسەر ئەساسی ئەو بەرنامەیە ئیشیان کرد سپاس دەکەم دەگەرم وڵات دەچینە هەولێر لای کاکیوە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت سەبارەت بە ناڕەزایەتی لایەنەکان و ئەوەی کە تاکو ئێستا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان پەسەند نەکراوە پێ دوایە دادگای فیدراڵ لە بەردەم چەند بژار دەدای ئەوەیە کە ئەنجامەکان پەسەند دەکا بڕیاردە هەموو وێزگەکان بەرەستیە ژمار بکرێنەوە یاخود ڕەتی دەکاتەوە لە بەردەم کام بژار دەدەین زۆر سپاس بۆ میوانداریە تەمان ئەگەر ببینین پرۆسەی هەڵبژاردنەکە بەڕاستی جیاواز بوو لەگەڵ هەموو پرۆسەکانی تری پێش و بە شایەتی زۆر لە چاودێری دەرەوە ئەو کۆمپانیا ئەڵمانی کە هاتبوو لایەنی تریشیانی زۆربیان ئەڵێن هەڵبژاردنە پرۆسەی دەنگدان و بایۆمێتری و ئەم بەشانە زیاترین هەڵبژاردن و کە بێگەرترین هەڵبژاردن بووڵێ ئەگەر بەراوردیکەی بە هەڵبژاردنەکانی ڕابردوو کە هاتیینە سەر ئەعلانی نەتائج تۆزێک بێسەروبەری هەبوو لەلایەن مفەوەزیەوەی چونکە دوو هۆکاری هەبوو بەڕاستی وەکوی بیستومانە لەلایەکەوە ئەو لایەنە دەرەکیانەی کە هاوکاری مفەوەزیانە کرد وەکو UN و لایەنی تر تۆزێک سەریان لێشێواندە سەر لێشێواویشی پێوە دیار بوو ئەلانی نەتیجەکان
لەلایەکەوە باسی 1994یان کرد بەڵام لە حقیقەت وابزانم 1983 نەتیجەکان بوو لە دوای ئەوە تقریبا کە باسییان کرد سنووقی تر هەیە کە ئەبێ بژمێرە ژماریکەن و نەتائجی کۆتایی بە دەستنیشانکەن ئێستا وەکو خۆیان باسیەکەن دەرگای تانە و شکات کراوەتەوە یاخود داخرا بەڵام سێ ڕۆژیان هەبوو بۆ تانە و بۆ شکاتەکان بۆ ئەوەی کە هەیەە و لە دوای ئەوەی کە ABC لەسەر ڕۆژانە بفۆزیە ژمارەکان ئەلانەکە کە ئەو سنووقانەی کە بە شێوەی دەستی جارێکتر هەژماریانەکاتەوە لەو باوەڕم تاکو ئێستا دەستیان نەکردووە بە پرۆسەی هەژمارکردن ئەگەر بێت و ئەو سنووقانەی کە مشکلەیان تایە و بە دەستی هەژماری بکەن ئەگەر فەرق و جیاوازیشی یەکجار زۆر بێت احتیمالە بەرەوە بڕۆین کە هەموو سنووقەکان جارێکتر هەژمار بکرێتەوە بەدەستی بەڵام ئەمە پرۆسەیەکە چەند مانگێکی تر ئەخایەنێت و کاریگەری زۆریشی ئەبێت لەسەر وەزعی سیاسی عێراق تەمان و پێکێنانی حکوومەت و هەموو تەبیعاتی تری کە هەیەی باشە بەس بە بۆچوونی بەرز بۆچی کۆمیسیۆن بیان و لایەنەکان نابڕێت گرفتی تێدا هەموو وێزگەکان سەرجەم بازنەکان جگە لە کاتێکی زۆر دەوەکو بەڕێزوتر بەس هەموو وێزگەکان بەدەستی هەژمار بکرێتەوە یاخوتەر ئەساسەن لە ڕۆژی ئینتیخابەتەکەەوە کرابایە لە ناو بڵێن بنکەکانی دەنگدانە طبعا ئەمە هۆکارێکی یاسایی هەیە کۆمیسیۆن ئەو نۆکەسەی کە ئێستا لە کۆمیسیۆنن هەمویان حاکمن لە مەجلسی قەزاەوە هاتوون دوو کوردیان تایە و باقیەکەی تریش خەڵقی ناوەڕاست و باشووری عێراقن ئەوان ئەڵێن ئێمە یاسایەکمان هەیە ئەبێ دیزای پێ بکەین یاسای هەڵبژاردن باس لە هەژماری دەستی ناکات بۆ هەموو سنووقەکان چەند پرۆسەیەکی دەستنیشان کردووە یەکێ لەوانە ئەو سنووقانەی کە 8,000 سنووقە کە لە شەریکە کۆریەکە با بڵین دەستنیشانی کردی بوو بۆیان یاخود ئەوان بە شەریکە کۆریەکەیان وتبوو ئەمانە ئەبێ بە قورعەتەمان هەڵیان بژاردبوون کە بزانن مطابقە هەیە یان نا لەگەڵ لە نێوان ئەو جیهازەکەی کە لەسەر سنووقەکە بوو لەگەڵ دەنگەکانی ناو سنووقەکە لێرە بە پێی یاسا نەئەبووە ئەوە ئەتیمات بکەنە سەر تۆماری هەموو جیهازێکی لەسەر سنووقەکان و تحقیقی تیا بکەن بە شێوەی کە بزانن بە قورعات چەند سنووقێک هەڵبژێرن یاساکە وا ئەڵێت و لە بزانن ئەو سنووقانە گەر مطابق بێت ئەوەی تر بەردەوامە بن ئەمە لەلایەکی تریشەوە کە کاتی لەسەر بەشی تانەکردن لە نەتیجەکان ئەو تانانەی کە ئێستا وەری ئەگرن بازێکیان ڕەتەکرێتەوە لەبەر دوو هۆکار یەکێکیان ئەوەیە کە ئەڵێ تانەکە یاسایی نییە چکە یاسا ئەڵێ ئەبێ لە تەنانەت لە یەک مەحەتە بکە یاخود لە یەک سنووق نەک بڵێ بەهۆی ئەم سنووقەوە لە هەموو بازنەکە ئەبێ هەموو سنووقەکانی دەنگدان بەدەستی هەژمارکرێ ئەمە دیوێچێتی لایەنەکەی تریشی هەنێک تانە هەیە کە ئیکەن ئەڵێ فلان سنووق ژمارەکانی تاواو نییە بەڵام کە سەیری ئەو ئەدیلەیە ئەکەن کە لایەنەکان تەقدیمیان کردووە سیرەکەن کافینی ئەوان وەکو یاساناس وەکو قانونی سەیری کێشەکە ئەکەن و بەو شێوەیە مامەڵیان لەگەڵ کردو تاکو ئێستا با بزانین ئەگەر بێت و لەو هەژمەسا 200 وابزەمیان 300 سنووق هەیە بڕیارە بەدەستی هەژمار کرێ ژماردنیان بەدەستی ماوەیەکی پێشی هەر تەنانەت ئەو 200 سنووقەش کە لە بەغایکەن ئەگەر بێت و فەرق و جیاوازێکی زۆر هەبێت لە نێوان ئەو سنووقانە و ناوەڕۆکی سنووقەکان لە دەنگ لە وەرەقە لەگەڵ ئەوەی کە لە جیهازەکانە کراوە ئەوە احتیمالە بەرە و ئەبێ بزانین مەجلسی بە قەزا ئەڵێ چی و بڕیاری هەژماری هەموو سنووقەکان بدەنەوە جارێکی تر باشە بە کورتی دواتر دەگەڕێمەوە لای بەس پێشبینی خۆت چییە ینی پێ دوایە ئەنجامەکە ئەوە پەسەند دەکرێن دادگا فیدراڵی بڕیارێک بدا پێشبینی چییە خۆت بەڕێزت ببوورە بۆ منە پرسیارەکە بەڵێ پێشبینی بەڕێزت چی ئێستا کە ناکۆکی هەیە لەبارەی ئەنجامەکانەوە وە خۆیان پەسەند دەکرێن گۆرانکاریان تێدا بکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم دواتر جێگەڕێمەوە خۆی ئەگەر بێیت و سەیری
خەریتەی دەنگدانەکە یاخود مەقعدەکان بکەیت ئمڕۆ ڕاستە وەکو کاک عەبدولعەزیز فەرمووی هەنێ لایەن زۆری هێناوە هەنێک کەمتر بەڵام ئەگەر سەیری دەنگەکانکەی بە گشتی ئەوانەی دەنگی شیعاتمان کێشەکە زیاتر لایەنی شیعان لایەنەکانی با بڵێن وەلایەکانی کە سەر بە ئێرانن ئەوان زیاتر پێداگرن بەڵام ئەگەر بێت و سەیری خەریتەی ناو ئەم مەقعدانە بکەیت سیرەکەی سەدر هەفتا کورسی هێناوە بەڵام بە مقابلی ئەو حەیدەر عەبادی لەگەڵ عەمار الحەکیم 4 کورسیان هێناوە ئەو دەنگە فەرقە زۆرەی کە هەیان بوو لە هەڵبژاردننی ڕابردوو لە 2010 بۆ ئێستا دەنگەکانی ئەوان عەمەلیە ڕۆشتووە بۆ سەدر دەنگی فەتح ئەوەی کە سەر بە حەشد بوون دەنگەکانی ئەوانش چۆ بۆ مالیکی یعنی ئەگەر سەیریانگەی کۆیان کەیتەوە فەتح و مالیکی ئیمڕۆ لەگەڵ فەتح و مالیکی پێشتر فەرقێکی ئەوتۆی نییە بۆیە ئەمە وەزعێکی وا دروستەکە کە ئەگەر ئێران تەمان تەداخولەکە 100% ئێران بە نەتیجە ئەگەر بێت و تەداخولکە سەیرەکە بە مجمەلی دەنگەکان بە کۆی گشتی دەنگەکان فەرقێکی ئەوتۆی نییە و هەوڵی ئەوەیان ئەدرێ هەوڵی ئەوە ئەدەن کە تەحالوفێکی بزانین دوولایەنە شیعەکە بەیەکەوە ئایا تەحالوفەکەن کە دوورە ئەوە بەڕاستی ئەگەر لایەنی مالیکی و فەتح و لایەنەکانی تر بتوانن تەحالوفێ بکەن ئەوە ڕەنگە بە نەتیجەکان قبول بکەن بەڵام لەو باوەڕنی هیچ چارەی تریان هەبێ لە غێری قبولکردنی ئەنجامەکان بە تایبەتی حەشد چونکە حەشد مەترسێکی ئەوەیان لەسرە کە ئەگەر بێت و ئەنجامەکان قبول نەکەن و دەست دەنە چەک و ئەو قسانەی کە ئەبوو عەلی العەسکەریە و نازانم ئەو کەسانی کە لە تویتەر و شت قسە ئەکەن ئەوانە بە نەتیجە وا ئەکەن وڵاتانی دەرەوە حەشد وەکو تەنزیمێکی تیرۆریست لە قەڵەم بدەن یاخود تەنزیمێک کە عقوباتی بخەنە سەر عقوباتیان بخرێتە سەر زەرێکی زۆر گەورە ئەکەن و لەو باوەڕەم نەتوان چکە هەندێک جار گوێمان لە سەرکردەکانیانە بێ وەکو فالح الفەیاز وەکو هادی العامری بعضێ جار باس لەوەشەکەن ئەڵێ ئێوە تەنها ڕێکاری یاسایی ئەگرینە بەر و ئەدای مفەوەزیەش تاکو ئێستا ڕاستە هەندێک کەس ئەڵێ تەسیراتی حزبیان لەسرە بەڵام حاکمەکانەوەی من ئاگادار بم قسە لەگەڵ زۆریانەکەم یاخود لەگەڵ بەرپرسی مفەوەزیەش باس لە فشاری حزبەکانەکات و بە درێژایی ئیشیان لەو 2 ساڵەی ڕابردوو هیچ حزبێک لەیان ڕازی نەبووە 100%. ئەوەش دلیلێکە کە لەوانی پێشخۆیان سربەخۆترن. باڵ سپاس دەکەم دواتە گرم و لای بەڕست کە عەبدولعەزیز سەبارەت بە نەتیجەکان یاخودڵێنەوەی کە بەڕێ کورسی بۆ نمونە سەدرەکان کەوتە زۆر سوودە لەم یاسای بینیوە یەک کورسیان بە 12,000 لەسەر کەوتووە بەڵام لە بەرامبەرە بۆ نمونە لیستی فەتح بە 24,000 بۆ نمونە کۆی گشتی سەدر تقریبا 885,000 دەنگی هێناوە عامری ئەوان 4,000 یعنی ئەو 24 کورسی هێناوە و 73 کورسی هێناوە ینی کەمتر لەسەرەوە کەوتە کورسی لەسەر حتمما ئەوە شارەزایەکی تەواوی ئەوێ ماکینەی انتخابی سەدرەکان وتم پێش وەخت پێش ئەوە یاساکە لاڕشتەی خۆیان بوو ئەو یاسایە و ئەوان لەسەر ئەساسی لەسەر بنەمای قاعیدەی بەیاناتی ناوچەکان کە ئەوان دەسڵاتیان هەیە لەسەر ئەو قاعیدەی بەیاناتە مڕەشەحینیان دانا ئەگەر جەنابەت لەبیرت بێ ئەوانیان و دێمە 100 کورسی هێنین تەمانەوە ڕاستە بەشێکە لە ڕووی معنەویەوە بڵاویانە کردەوە بەڵام دڵنیایش بوون لەوە کە لە 75 لە هەفتا وەکو من قسەم لەگەڵیان ناکردەوە کەمتر ناهێنن بەپێی ئەو ماکینە انتخابی و ئەو شێوە دابەشکردنەی کە خۆیان دابەشیان کردووە ئەوە زۆر وردبینی و زانینی ئەوێ ئەوان پێشتر ئیشیان بۆی کردبوو ئەوان پێشتر هەموو جارێک لە هەموو ئیشەکە پێشتر بەرنامەی بۆ دائنێن و دوایی هەنگاوی بۆ ئەنێن ینی یەکێک لە سەرکەوتنەکانی ئەوان ئەوە بوو دووەم پاشەکشەکردنی سەدریش پێشتر لە مانگی پێش ئەوەی کە حملەی عەلامی دەست پێ بکە تەمانەوەش تەکتیک بوو جارێکیان من لەگەڵ جەناب تا باسم کرد وتم ئەوان لە تەکتیکا زۆر وردن بەڕاستی چکە ئەوەش بەشێک بوو لەو تەکتیکەی کە تەواو دڵنیابوون لەوەی کە ئیتر ئەوان سەرکەوتوو ئەبن چکە ئەم هەڵبژاردنە نەئەچوونە ناوی ئەگەر سەرکەوتو نەبن ئەمە بڕیاریان بوو ئەمە لەبەرەوەی هەڵبژاردنێکی پێشوەخت بوو و ئەوان پێداگریان لەسەرە کرد و کات خۆشی ئەم سەرۆک حکوومەتە بۆ لە دوای عادل عەبدولمەهدی بربژێری ئەمان بوو لە بەغێر مباشر با بڵێن بە ناڕاستە و خۆ
بۆیە سەدرەکان ئەو بەرنمەیان دانابوو ئەو بەرنمەیە هاتەدی ئێستاش بەرنمەیەکیان هەیە ئەو بەرنمەی ڕاستە ئێستا ئەوان هەوڵیاندا کە حکوومەتێک پێک بێنن لە کورد و لە سونە و لە هەندێک لایەنی شیعیش لەگەڵ خۆیانە بۆ ئەوەی هەندێک لایەن وەلانێن تەنانەت لە تەوجیهەکەی سەدریش لەگەڵ ئەو لوژنەیە کە دایناوە بۆ گفتوگۆ و بۆ دانوستان لەگەڵ لایەنەکانە وتی هەندێک لایەن ینی خەتی سوورە گفتوگۆی لەگەڵانەکە وەکو مالکی بە دەرەجە یەک ینی پێشتر چکە ئەوان دوو حاڵەت هەیە یەکێکی ئەوەیە کە سەدرەکان لەوەوە دروست بوون کە ئەمان با بڵێم خاوەنی ئەو لایەنە دینیان با بڵێم مەزهەبیان کە لە عێراقا خاوەن خەبات و تێکۆشان و مؤسسینی حزبی داوە باوکو و مام و کە سوکاری ئەوانن و قوربانی زۆریان داوە ئەوان کە حزبی داوە هات و دەسڵاتی گردە دەست ئەوان لە دەرەوەی حزبی داوە خۆیان بە خاوەنی ئەو ڕەوتە ئەزانن بۆیە ناوەکەش ڕەوتی سەدرە وەکو بنەماڵە ئەمە با بڵێم ململانەیەکی کۆنە وەکو بۆ لایەنە مەزهەبەکەی ململانەیەکی تریشەوە بوو کە مالکی کاتێک کە سەرۆکوەزیران بوو کە بە دەوڵەتی قانونی پێکهێنا و ئەو جەیشی مەهدی لە ناودا بە تەواوی و خوێن کەوتە شەڕێکی زۆر گەورە سوپای عێراق و سوپای مەهدی تەنانەت لە نەجەفیش ماڵ بە ماڵ ئەویان کرد جا ئەوەش ئەوە خۆی خاڵێکی ترە لە ئەو با بڵێم دژایەتێ یان ئەو کۆنە قینەی کە لە نێوانیان هەیە من بە تەسەوری من ئاسان نییە ینی هەوڵەکانی ئێستا هەوڵ هەیە بۆ ئەوەی دوو ماڵی شیع هەیە ئێستا کاکین دوو ماڵی شیع هەیە ماڵێکی سەدرە ماڵێکی تریش ماڵی مالیکیە لەگەڵ لایەنەکانی ترایە ماڵێن ئێستا سەدر بەتەنیا لە ماڵەکەیدا ئێستا تا ئێستا لە ناو شیع ماڵەکەی بەتەنیایە لە ناو شیع لایەنە شیعەکانی تر هەمووی لەگەڵ مالکیان ئەوانەی تر کە هەمویان وەلائین یانی ئێستا وا حساب بکرێن هەندێک لە سربەخۆکانیش احتیمالە بکەون لەگەڵ سەدرایان لەگەڵ ئەوانە ئەوە مەوزوعێکی ترە بەڵام ئەوەی کە سەدرەکان قسەی لەسەرەکەن ئەوانن لەگەڵ با بڵێم بزوتنەوەی ارتیداد ئەوەی کە زیاتر لە سربەخۆکان لەوانەی تشرینیەکانن ژمارەیەکی زۆرن و لەگەڵ سربەخۆکانە ئەمان هەوڵی ئەوە ئەدەن چکە بۆ سونە و بۆ کورد بە هیچ شێوەیەک جائز نییە ئەوان بێن لەگەڵ لایەنێکە لەو دوو لایەنە تەحالف بکەن بۆ تەشکیلکردنی حکوومەت چکە عێراق تێکەچێ و بارودۆخەکە تێکەچێ چکە لایەنەکەی تر چەکی بەدەستە لایەنەکەی تریش قاعدەیەکی هەیە چەکداری و هێزی هەیە لەبەر ئەوە ئەگەر بتەوێ جارێکی تر چکە من ینی با بڵێم ئەیگەینمە سەر ئەوەی کە ئێمە لە کۆمەلگایەکە ژین نەبەس عێراق بەڵام کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی و ئەم ناوچەیە بەگشتی ئێمە کۆمەلگاکەمان لە ڕووی کولتوری دموکراتیەوە بەڕاستی زۆر دواکەوتووە ئێمە ڕاستە تەنیا شێو ئەوەی بەکاری هێنین لە دموکراتیە تا هەڵبژاردنە بەڵام سەرنجامی هەڵبژاردن کەسمان قبولی ناکەین چکە بۆ قبولی ناکەین من لە حزبەکەی خۆم دموکراتی نیم لە ناو حزبەکەی خۆم دکتاتۆرم لەسەرەوە بۆ خوار هەموو حزبەکان وانە برا لە ناوەدا ململانەیەکی تند لە حزبەکەیە لەسەر دەسڵات و لەسەر کورسی ناو حزبەکە بێلەوەی لە دەرەوەی حزبەکەیش ئەو ململانەیە لە نێوانی یەکتر هەیە لە ناو ماڵەکەی خۆم من لە دەرەوە ئەو پەڕی دموکراتیم و بە زمانێکی شرین قسەکەم بەڵام لە ناخم شتێکی ترە لە ماڵەکەی خۆم دموکراتی نین ئەم ئەزدواجیەتە لە عەقڵ و لە هزر و لە فکری ئێمە هەیە بە هەموو کۆمەلگاڵێم بۆیە لە ناو ئەم کۆمەلگایە زۆر سەختە لایەنێک معارەزەیەکی با بڵێم مصلح بێ و لایەنێکیشی حاکم بێ چکە ئەگەر لە لایەنی ئێمە معارەزە مصلح نابێ معارەزە هەدامە بێ ینی ڕوخێنەرە بێ بۆیە من بە تەسەوری من بۆ ئەم قۆناغیش بۆ قۆناغێکی تریش تەوافق باشترین حەلە بەڵام هەرچەند تەوافق ناتوانێت هیچ کێشەیەک چارەسەر بکات سەرنجام سپاس دەکەم کاکیوە سەبارەت بە سەدر بڵێن پێ دوایە دەتوانێت بەرهەمی هەڵبژاردنەکە بچنێتەوە ئەوەی کە پێشتر خۆیان بانگەشان دەکەن حکوومەتێکی زۆرینە پێک بێنن یاخود بەم زوانن لەو ماڵی شیعە
کەسێکی گەلا دەکرێتەوە بۆ مەسلەی سەرۆک وەزیرە یاخود کوتلەی گەورە بڵێن؟ طبعا اعتماد كات سر تفسيري قانوني كتلي جورة للرابردو ل 2010 ل 2014 ل 2018 محكمة اتحادية وتوتي الكتلة النيابية الأكبر دو تفسيرها بدستور واضح نية على الكتلة الأكبر نعلي الكتلة الانتخابية يعني الكتلة النيابية كتلة انتخابية يعني وكو صدر إستا كتلة انتخابية هاتو تناو بو حجمها هاتنا برلمان بلام الكتلة النيابية يعني كتلة كالدواي هالبجاردن تشكيل بيت أو كإستالا نشيع كاني تر هولي بودن وهمان شتيشيان كل 2010 لدجي آياد علاوي كأو زوريني دنجي هنا بلام توانيان تحالف دروس كانوا بشن بو محكمة اتحادي تفسيري محكمة اتحادي أو بو كالكتلة النيابية الأكبر ونك الكتلة الانتخابية ئەمە لەلایەک ئێمڕۆ یاسایەکی تازەی هەڵبژاردن هەیە یەک فەقەرەی تایە کە منعی گواستنەوە یاخود نەقلی ئەندام پەرلەمانە کات لە ناو پەرلەمان بۆ لەم کوتلە بۆ ئەو کوتلە ئەمە وابزانام شتێکی وای تایە ئەڵێن احتیمالە تەئسیر بکاتە سەر تەفسیری ئەو بەشە لە دەستور بۆ پێکهێنانی حکومەت سەدرریەکان تەوان ئەڵێن ئەوان مافی ئەویان هەیە بەڵام مالکی و لایەنەکانی تر کە ئەڵێن ئێستا ژمارەکانیان وەکو تەحالوف کە ئەوانەی لەو جەبهەی ترن ڕەنگە بگەنە 93 ئەندام احتیمالە لە محکمەی ئیتیحادی ئەو تەفسیرە وەرگرن ئەمە وابزانامە بێتە کێشەی دووەم پاش ئیعلانکردنی نەتیجەکان یاخود کۆتایی هێنان بە پرۆسەی ڕاگەیاندنی ئەنجامەکان کێشەی دووەم ئەوە ئەبێت ئایا الكتلة النيابية الأكبر يعني الكتلة الانتخابية الأكبر وەکو دادگا تەفسیریەکە ئەگەر بڵێ کوتلە الانتخابية دادگای فیدرالی ئەوە سەدر حکومەت تەشکیلەکە یاخود دەست سەرۆک وەزیران دەستنیشانەکە بەڵام لێرەشە ئەکەوینە ئەوەی کە بزانین ژمارەکانی کە هەیەی لەگەڵ کورد و لەگەڵ لایەنێت کە بەشی ئەوە ئەکات کە حکومەتێک پێک بێنێت یان ئەوەیە مالکی و لایەنەکانی تر لەگەڵ کورد ڕێککەون و لەگەڵ تەقەدم زیاتر کە بتوان حکومەتێ تەشکیلگەنەی بەڕاستی کێش تۆپەکە ئێستا لەناو ماڵی شیعەیە و لەو دوو ماڵەیە وەکو کاک عەبدولعەزیز باسی کرد ماڵی سەدر یان ماڵی مالکی و بزانین ئێران دەوری چیە بێت هەمووی زۆر شتی با بڵێن زۆر نادیارن تاکو ئێستا لە چەند هەفتەی داهاتوو ڕەنگەشت تۆزێ وازەحتر بێت بەڵێ بەس پێ وایە سەدر بەبێ مالکی و عامری و ئەوانە دەتوانێت حکومەت پێک بێنێت لەو باوەڕەنیم بە نەتیجە هەر پێویستیان بەوە ئەبێت بەیەکەوە چکە ئەوانیش دەنگیان هەیە لە پەرلەمان نە مالکی نە عامری نە حەکیم نە عەبادی نە لایەنەکانی تر توانای ئەوەیان هەیە بچنە معارەزە بچنە ئۆپۆزیسیۆن چونکە ئەوانیش بە نەتیجە منسبیانەوێ بە نەتیجە حسەیانەوێ لە دەسەڵات لە عێراق چکە ئەو وەزارەت و ئەو شتانی کە دائیمە وەریان گرتووە سەرچاوەیەکی دارایی بووە بۆ حزبەکان بەڕاستی و سەرچاوەی هێزیش بووە بۆ ئەو لایەن و بۆ ئەو کوتلانە بۆیە ڕەنگە پێیان باشتر بێ کەمترین بەشداری لە حکومەت لەلایەنەوە باشتر بێ لەوەی ببنە بەهێزترین ئۆپۆزیسیۆن لەو باوەڕم بە نەتیجە و ئێرانیش هەر بە ئیتیجاها ڕایەکێشێ کە شیعە معارەزە و حکومەتی نەبێت شیعەیەک بن و هەوڵی یەکبوونیشیان ئەدات و ڕاستە سەدر ڤیتۆی هەیە لەسەر مالکی بەڵام ئەگەر بێت و کاندیدێکی تر هەڵبژێرین یاخود هەر لەسەر مستەفا بمێننەوە بۆ سەرۆک وەزیران احتیمالە ئێران پێی ڕازی بێت و وەکو کاندیدێکی مساومە و بە شەرتێک با بڵێ مستەفا بکە کە لە لایەنەکانی تر ئەوانەی کە لە بەرەکەی ترن دژ بە سەدر وەزیر لەوانیش هەڵبژێرێت ینی بە نەتیجە هەر بەرەو حکوومەتێکی تەوافقی ئەڕۆین ئەمەش تەمان کاریگەری زۆر خراپە بێت لەسەر شەقام لە ناوەڕاست و لە باشووری عێراق بە تایبەتی چونکە هەموو ئەو پرۆسەی هەڵبژاردنە داواکاری یاخود ئەنجام دەرەنجامی خۆپیشاندانەکان بوو
کە خەڵک گۆڕانکاری ئەویست بەڵام ئەگەر ببینن گۆڕانکاریشی بچووک لە پەرلەمان بووە و هەمان دەموچا و هەمان کوت لە بێنەوە سەر حکم ڕەنگە خۆپشاندانی زۆر تونتە ڕوودات لە داهاتوو. بەڵێ سوپاس دەکەم بەڵێمی نێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەبدولعەزیز بکەرەوە لای بەڕێزت سەبارەت بە کوتلەی زۆرینە یاخود بڵێن ئێستا ئاماژەکان بەرەو کوێن بۆ پێکردنی حکوومەتەکە کورد لایەنە کوردیەکان لەگەڵ کێ مامەڵەکەن پێ دوای لەگەڵ سەدر ڕێگرەکەون یاخود لەگەڵ ماڵی مالیکیەوەی کە بڕێز ئاماژ بکرد. خۆی من ئەگەر بێم قسە لەسەر ئەو بابەتە بکەم بە وردی بۆ ئەوەی بۆ سەقامگیری عێراق و بۆ ئەوەی ئێمە ببێتە خاڵێکی وەرچەرخان دامەزراندنی ئەم حکوومەتە هەم لە ڕووی چاکسازیەوە هەم لە ڕووی بنای دەوڵەتەوە هەم لە بڕووی با بڵێم دابینکردنی هەموو ئەو استحقاقانەی مکەونات بە کورد و بە تورکمان و بە عەرەب و بە مەزهەبەکانی شیع و سونەوە بەو شێوەیە ئەبێ ماڵی سونەیەک بێ، ماڵی کوردیەک بێ و ماڵی شیعیش یەک بێ. بەرنامەی شیعە چییە بۆ ئەوەی استحقاقاتی خۆی ببا و بەرنامەی سونە چییە لە استحقاقاتی خۆی بەبێ ئەوەی پێشێلی استحقاقاتی لایەنی تر بکە و بەرنامەی کورد چییە بۆ استحقاقاتی ئەمە سوڕەتە حەقیقەتەکەیە بۆ ئەوەی عێراق بەرەو استقرار بڕوە بە حەقیقەت. بەڵام ئەوەی کە بۆ کورد ئەمڕۆ زەرورە کورد ئەبێ هەموو جارێک وتومانە بەڵام پێشتر لە بەغا بەو شێوەیە مامەڵەمان نەکردووە. ئەبێت تۆ بەرنمەیەکی خۆت هەبێ. ئەم بەرنمەیە ئێمە لەسەری کۆکبین هەموو لایەنە سیاسەکانی کوردستان بەوەی کورسی هەیە و بەوەی کورسیشی نییە لە هەرێمی کوردستان ئەبێ هەمووی کۆکبین لەسەری ئەو بەرنمەیە بەرنمەیەک بێ تا چەند ئێمە ئەتوانین لە بەغا بتوانین کار بکەین بۆ جێبەجێکردنی ئەو استحقاقاتانەی کە هەمانە. ئەمە بەرنمەی ئەوێ، ئەمە بەرنمەی ئەوێ بۆ ئەوەی تۆ بتانی لە ماوەی ئەو چەند ساڵی کە هەی لە ڕووی یاساییەوە لە ڕووی تەشریعیەوە با بڵێم ئەوەی کە لە ڕووی سیاسیشەوە تۆ تا چەند ئەتوانی ئەو بەرنمەیە کە داد ناوە جێبەجێ بکەی بە یەکدەنگی. چکە قورسایی تۆ بە یەکدەنگیە. بەڵام لە ناو هەرێمی کوردستان خلافاتت هەیە سیاسەتی خۆت بکە، هەر یەکێک ئازادە چۆن سیاسەتەکە. بەڵام لە دەرەوەی هەرێم لە بەغا ئەبێ یەکدەنگ بین. ئێمە هەموو جارێڵی یەکدەنگە یان یەک بەرنامە ئەبێ ژوورێکیش هەبێ بەڕاستی ژوورێک هەبێ. ئێمە لە هەموو ئێمە صاحبی قەزین وەکو ملەتێک مادام صاحبی قەزین ئەبێ ئێستا احتیمام بەوە بدەین کە چۆن لە فلستینیەکان سایب عورەقاتیان هەبوو
کیبار گەورە دانوستانکار. مفاوەزە دانوستکار ئێمە کۆمەڵی دانوستانکاری زۆر ئەکتیڤ و چالاک و بەتوانامان هەبێ لە ئێستاوە ئامادەی بکەین بۆ ئەوەی لە داهاتوو هەر نەبێ ژوورێکی هەبێ لە هەرێمی کوردستان لەو ژوورەوە ڕسمی سیاست بکە بۆ بەرنامە بکە بۆ داواکاریەکان و ئەو هەماهەنگێش بە بەردەوام لە بینی هەرێم و لە بینی لە بن هەرێمی کوردستان و لە بینی ئەو ئەندام پەرلەمان و ئەو کوتلە پەرلەمانەیە کە لە بەغا هەیە ئەو هەماهەنگیە بە بەردەوامی هەبێ ئەگەر وان نەبێ ئێمە سەر لە خۆمان دەرناکەین ئێستا لە بەغا سونەکان هەموو ئێوارانێک کە سەرۆک پەرلەمان ئەبێتە سەرۆک پەرلەمانی سونە هەموو ئێوارانێک زۆربەی لایەنە سونەکان لە ماڵی سەرۆک پەرلەمان کۆ بنەوە و بەرنامەدانێن بۆ سبەی لە جەلسەیە چی بکەن و چی نەکەن و بەرنامەی دووریان چییە و لە ناو شیعەکانیش وایە بەڕاستی بەڵام لە لای ئێمەوانێ لای ئێمە لە بەغا بەو شێوەیە نەبووینە تا ئێستا لە پەرلەمانی پەیوەندی بە ناو خۆی هەرێمی شۆ نییە بۆ نمونە تا گەندەڵی هەبێ قۆڕکاری هەبێ شەراکەت نەبێ ئەو یەک ریزە دروست دەبێ لێرە حزبێک بڕوای بە شەراکەت و چاکسازی نەکات و دادگەرنی سەسپێنێت ئەو یەک ریزە دروست دەبێ ئەو ئەساسەکەنی حکومڕانێکی باش لێرە ئێمە حتمما ئەوە ئەساسە کە تۆ من ئەڵێم ئێمە کەم و کورتیمان زۆرە لەبەرەوە ئێمە حزبێک با بڵێم ملەتێکی خاوەن خەزین بە هەموو حزبەکانمانەوە خوێن و قوربانیەکی زۆرمان داوە ڕەنجێکی زۆر زمان کێشاوە لە ئاستی ئەو ڕەنج و قوربانیانە بە هیچ شێوەیەک نەبووین بەڵام لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان کە ئێستا با بڵێم ئەو ناوچانە ئەگرێتەوە کە کێشە لەسرە ئێمە لەوێ خەڵکەکانی ئێمە تەنیا کێشەی خاک و کێشەی کەرامەت و کێشەی ئاڵا و کێشەی تریان هەیە یان کاتێکی دێتە سەر هەڵبژاردنیش ینی ئەگەر بۆ حزبەکان بێ بەڕاستی کەس دەنگ نادا بەڵام لە نەتیجە لەبەر ئەوەی تۆ خاوەن قەزیەی خاوەن کێشەیەکی نەتەوایەتی گەورەی خاوەن ئەوەی لە بەغاش ئەبێ وابێ لێرە من ئەڵێم لە هەرێم ئەبێ بەڕاستی ئەگەر معارزەیەکی ئەکتیڤ نەبێ ئەم هێزانش کە لە دەسڵاتن ئەمانیش ناتوانن خۆیان بگۆڕن ئەمانیش هەنگاوی باشدانانێن ئەبێ هێزێکی معارزەی ئەکتیڤ هەبێ لە کوردستانە ڕێگەی پێ بدرێ و معارزەکەش معارزەیەکی ڕوخێنەر نەبێ معارزەیەک بێ بەڕاستی لە ئاستی مەسئولیت بێ بۆ ئەوەی بتوانێت گۆڕانکاری نەوعی لە حزبەکانی ئەو منافسەیەکی شەریفانە دروستە بێ و کاتە لە داهاتوو ئێستا ئێمە هەڵبژاردننی کوردستانمان لە پێشە لەو هەڵبژاردنە هەرێکێتوانێت ئەسپی خۆی تاودا بەڵام بە شێوەی شکاندن نەبێ لە عەلامە بە شێوەی ینی بە شێوەیەکی با بڵێم پێشکەوت و خوازانە بێ بە شێوەیەکی عەسری بێ ئەو منافسە شەریفانەی کە هەبێ لە سەر هەموو جەمکەکانی دەسڵات ئەتوانی قسە بکەی بەڵام شکاننی شخصی تیان نەبێ کەرامەت وروشاندنی تیان نەبێ ینی تۆ توانی بە بەڵگەوە هەموو شتێک بڵێ ئەمە خۆی لە خۆیان لە داهاتوو ئەبێتە نەتیجەکەی وەکو ئێستا چۆن ئێمە لە خواری و عێراق بینیمان سربەخۆکان بە ناوی سربەخۆ سی کورسیان هێناوە کەم نییە و ئەو سی مەقادەی کە هێناویانە لێرە نەوەی نوێ نۆ کورسی هێناوە ئەمە کەم نییە خۆی لە خۆیانمە ئەمە خۆی ئەو هێزە معارزەیە بەڵام لەبەر خاتر نەوەی نوێش نییە لەبەرەوەی ئەگەر بەدیلێکی ئێستا نەوەی نوێنە قیادەی سیاسی هەیە نە بەرنامەی سیاسی خۆی هەیە نە هەیکەلی حزبیشی هەیە بەڵام ئەم دەنگانە دەنگی ئەو جەماوەرە ناڕازیەیە کە بەدیلی نییە غەیرینەوەی نیە ینی بۆیە ئەبێ معارزەیە کە بێ معارزەیەکی زۆر چالاک زۆر ئەکتیڤ زۆر با بڵێم زۆر پێگەیی و بۆ ئەوەی بتوانێت لەم بارودۆخە ئەسپی خۆی تاودا سپاس دەکەم کاکی وا سەبارەت بە پۆستەکانی کورد و توێژەکانیش پێ دوایە پارتیویکێتی بەیەکەوە دەڕۆنیا و کێشێک ئێستا هەیە لەسەر سەرۆک کۆمار پێشتر هەبوو ئێستا شەر وڵای قسەیە لەسەر پۆستەکە لەسەر پارێزگاری کەرکووک پێتان وایە چۆن یەکلا دەکرێتەوە؟ طبعا لەسەر بەس پێشەوەی بینە سەر ئەم بابەتە لەسەر تیمی کوردی لە بەغا و یەک ڕێزی کورد لە بەغا و نەبردنی کێشەکانی هەرێم بۆ بەغایە خود ناکۆچیەکانی بینی حزبەکان کە لە کوردستان هەیە بیبەنە بەغا بەڕاستی ئەوە هەمیشە هەروەمان بینیوە بە تایبەتی لە پاش نەمانی خوالی خۆشبوو مام جەلال لە پاش ئەو چی کێشە هەبوو لە کوردستان بینی حزبەکان
وەکو خۆی ئەڕۆشتە بەغا و زۆر زەرەری گەورەی لە کووردە ئەمە بەڕاستی لە کێشەی کورد لە قەزەی کوردی بە شێوەیەکی گشتی و بەنەتیجە ئێستا وای لێ هاتووە سەوچل و کەرکک و فیدرالی و پەیوەندی فیدرالی وەزعی پێشمەرگە و ئەو هەموو شتانە تقریبەن پشتگوێ خراون پەیوەندی هەولێر و بەغا بۆتە 200 ملیارەکە بگات سەری مانگ هاتیان نەهاتیانی وەکو ئیشەکە بۆتە هی موچە و هیچی ترنا ئەمە هەمووی تەبعاً هۆکاری ئەساسی ئەوەیە کە ئەو تیمەی لە بەغایە لەگەڵ ڕێزم تەبعاً بۆ هەمویان بڕیاردەر نین لە ناو حزبەکانیان کەسی دەرەجە 3 و 4 ناو حزبەکانە یاخود ڕەنگە پەیوەندیشی بە حیزبەکانەوە نەبێت ئەیان نێرن چونکە خەڵکی هەیە قەرەباڵغی لە دەورە دەنگی پێکۆکەنەوە ئەی نێرنە بەغا و ئەو شتانەی کە پێویستە لە بەغا بکرێت بەو دەستەیە خود بەو تیمە ڕەنگە نەکرێت نەتوانرێ ئەنجام بدرێت بۆیە لە ڕابردوو وەزعی کورد زۆر باشتر بوو چکەوە مام جەلال لە بەغا بوو بڕیار بەدەست بوو زۆر شت هەبوو لە بەغا حەلەکرا مام جەلال حەلیە کرد پاشەوە تەلەفۆنی بۆ کاک مەسعود دەکرد پێیوت وام کردووە و یاخود ئەگەر موافقیش نەبووە کاک مەسعود لەبەر خاتری مام جەلال یاخود قەنەعەتی پێکرد کە موافق بێت ئێستا کێشەکە چییە؟ زۆربەی ئەو شتانەی کە لە بەغا مفاوەزە ئەکرێ هیچی حەل نابێت لەسەر دەستی ئەندام پەرلەمانەکان یاخود تیمی وەزاری کە لە بەغایە هەمووی یان ئەبێ بگەڕێتەوە بۆ هەولێر یان ئەبێ بچێتەوە بۆ سلێمانی یان ئەبێ وەفدی حکومەتی هەرێم بێت بۆ بەغا ئەوان ئیشەکە حەلکەن و ئەندام پەرلەمانەکانیش وەکو تەماشاکەر فەقیرانە سەیری وەزاکەکەن. یەکێتی ماڵی کورد یاخود یەکبوونی ماڵی کورد تاکو ئێستا تەبعاً ئەوانە کە باسەکرێ لە بینی دوو حزبە سەرەکیەکە دوو حزبی حاکم لە کوردستان کە یەکێتی و پارتین دائیمە کێشەی هەرە گەورەی ئەم وەختانە بووە کە لە حکوومەتەکانی ڕابردووش بینیومانە لە پێکهێنانی حکوومەتی ڕابردوو لە کاتەکانی تر ڕێککەوتنی دوو حزبەکە لەسەر پۆستەکان پۆستی سەر و کۆمارە پۆستی وەزیری خارجیە پۆستی نایبی ڕئیسی وزەراە ئەوانە ئەگەر ڕێککەون لەسەری و دوو حزبەکە بە شێوەیەکی باش لە هەولێریا لە سلێمانی بە ئیتیفاقییان هەبێت لەسەر پۆستە سەرەکیەکان ئەوە ئەتوانین بڵێن ناوماڵی کوردیەکە و بەیەکەوە دوو حزبەکە ئەچنە بەغا بەڵام ئەگەر ڕێک نەکەونەوەکو جارەکەی تر ئەوە بە دوو تیم و سێ تیم ڕەنگە بچن بۆ بەغا ئێستا ئەوڕێدی کە ئەگەر سێری وەزاکە بکەی نەوەی نوێ بەنەوە ئەندام پەرلەمانەوە باوەڕ ناکەم ببێتە بەشێک لەو قسەی کە ئەوترێ یەکێتی ناوماڵی کوردی و ئەمانە چکە ئەو ئەجەندای خۆی هەیە و جیاوازیشە ناوێت بێتە بەشێک لەو سیستەمەی کە لە کوردستان هەیە و تاوەکو بزوتنەوەی گۆڕانی لێنەیەت بینیمانیانی چۆن لە چیەوە هاتنە سەرچی ئەمە لەلایەک بەڵام ئەم ئەکەوێتە ئیشی ئەساسی ئێستا بزانین ئەم دوو حزبە یەکێتی و پارتی چۆن بەیەکەوە ئەچنە بەغایان ناچن ئەگەر ڕێککەون لەسەر پۆستە سەرەکیەکان پۆستی سیادیە پۆستی وەزارەتەکانە دابشکردنی وەزارەت پارێزگاری کەرکووکە نازانوت تەمان هەرچەنە وەزعی پارێزگاری کەرکووک هەر ئیتیفاقێکی کوردی نییە ئەبێ لایەنی تریشی تایە ئەگەر بێت و ڕێککەون لەسەر ئەوانە ئەوە بە یەک دەنگەشنە بەغای خودت بە یەک تیم شەرتیش نییە بە یەک دەنگ بێت بەس بە یەک تیم ڕەنگە بچن بۆ بەغا باشە ئەگەر لەسەر ئەوانە ڕێک نەکەون ئەبینیم بە دوو تیم و سێ تیم و یەکێکیان ڕەنگە بکەوێتە بەرەی سەدەر ئەوی تر بکەوێتە بەرەی مالکی و ینی کورد زەرەری زۆر ڕەنگە لێ بینە باشە بەس سەبارەت بە سەر کۆمار پێدوایم جارش بۆ یەکێتیە یاخود بۆ پارتی جددی ئەوەندەی کە بەڕێز بەدواچوون کردبێت لە وەرگرتنەکەی لە وەرگرتنی و پۆستە یاخود ئەو کارتێکی فشار بەکاری بێنێت وەڵای ئەوەی کە گوێمان لە پارتی ئەبێت ئەڵێن پۆستی سەر و کۆمارە بێ یەکێک بێ کورد لەسەری ڕێککەوێت یعنی ئەبێ بە تەوافق بێت ئەوە لە ڕوانگەی پارتیۆجا ئەو شخصی کە تەوافقی لەسەر یەکێتیە یان پارتیە خۆیان دەستنیشانیان نەکردو و زەحمەتە بەڕاستی ئێستا پێشبینی بکرێ کە کام لایەنە ئەبێت ئەمە لەلایەک هەرچەنە یەکێتیشە تەمانەوەی کە ئیبیستین تاکو ئێستا لە سەر زمانی هاوسەرۆک بافڵ تاالبانی ئەڵێ دکتۆر بەرهەم مرەشەحمانە لە پارتی هیچمان نەبیست و تاکو ئێستا ئەمەش ئەبێ بزانین ینی ئێستا دانوستاندنیان ئەبێ لەسەر ئەم قەزیانە دەست پێ بکات ئەو کۆبوونەوەی کە کرا لە سلێمانی بینی وەفدی پارتی و لایەنەکانی یاخود لەگەڵ یەکێتی لەو باوەڕە نیم چوو بنەوە تەفاسی لە تاکو ئێستا هەر ینی پێچێ بەس قسەی خۆش کرابێ
لەمە دووە بزانین چۆن ڕێکەکەون دوو حزبەکە ئایا لەسەر پۆستی سەر و کۆمار بێشەتی چەند پێداگرە بێت پارتی چەند تا چ ڕادەیەک ڕازیە بێت تا ئێستا هیچ دیان نییە بەڕاستی و زەحمەتیشە پێشببینی شت بکرێنەوەکو بێتە فیتنە لە بینیان. سپاس دەکەم کاکیواگر کاتە دەکرم وڵات کا عەبدولعەزیز سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و کێشاڵپەسێ دراوەکانیش پێشبین دەکرێت هیچ ڕووبدا لە مەسەلەی چارەسەری نەوت خاک لەم کابینێشەیە خۆ کابینەکانی پێشوو دەبێت لە مەسەلەی خاک و موچە و نەوت و ئەوانەیە ئەوە وەکو باست کردووە کاکی وایش ئێستا قسەی لەسەرەوە کرد کە خاڵی سەرەکی ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا کە پارتی براوەی یەکەمە بە حساب 33 مەقعدی هەیە ئەوە نەکاتە قورساییەک بۆ خۆی کە بڵێ من لە مادام ئەوەم هەیە ئیتر لایەنەکان بە پێی ئەو مەقعدانە بێ حسابی بۆ بکرێ ئەمە شتێکی هەڵەیە بەڕاستی ئەبێ ئەو بەوە حساب بک کە ئێستا هەرێمی کوردستان تەوازنێک ینی ماڵی کورد لەو دوو هێزە سەرەکیە پێک دێ و لە هێزی تریش ئەو هێزەکانی تریش پێک دێ ئەبێ وەکو صاحب قەزەیەک کە هەموو ئەو قوربانیانەوە لەسەر ئەساسی ئەو قوربانیانە و لەسەر ئەساسی استحقاقاتی ئێمە لە بەغا ئەبێ ئێمە لێرە ڕێکەوین یعنی ئەگەر ڕێکەوتنەکە لەسەر ئەساسی زۆرینە و کەمینە بێ و کێ سەر و کۆمار بێ و کێ جێگری ئەوە بێ و کێ ئەم وەزیر بێ ئۆزیری بێ بەڕاستی ئەمە ئەو تەوافقە لە هەرێمی کوردستانە تەوافقێکی خراپە بێ و لە نەتیجە ئەنجامی نابێ لە بەغا خەڵک بڵێن ئەزمونێکی خراپیانەیە لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا لەوەی کە بە زۆنیش پارتی ویکێتی بوونە بۆ نمونە لە بە تایبەتی پۆستە باڵەکان لە مەسەلەی خاکە نەوتە موچەیە یەکلا نەکرانەوە ئەم ساڵ پێشبینی کە خۆ ئەسڵن یاسای بودجە دەبێت لەم ساڵدا من پێم وایە ئەم جارە ئەبێ ینی ئەگەر ینی ئەوە من ئەڵێم ئەم هەڵبژاردنە بۆیە وتم هەڵبژاردنێکی مەفسەلی بوو و بۆ هەموو عێراقش مەفسەلیە ئەڵێم ئەگەر بێت و ئەم کێشانەی عێراق بەو شێوەیە کورد وەکو ماڵی کورد بە یەکەوە سونە وەکو ماڵی سونە شیعە وەکو ماڵی شیعە ئەو کاتە ئێمە توانین هەموو ئەو استحقاقاتانە جێبەجێکەین بەڵام ئێمە وەکو ئەوە مامەڵە نەکەین کە ئێمە لە وڵاتێکە ژین وڵاتێکی ئارام و مستەقر و وەکو سویسرا ئێمە بڵێن ئێمە حکومەتێک تەشکیلەکەن و لایەنێک ترە بێتە معارەزە عێراق وڵاتێکە کە پڕ لە کێشەیە و ئێمەش وەکو ملەتێک بەشێکین لەو عێراقەی کە پێمان وایە مافمان خوراوەتیە و لە لای سونەیشەوە ئێستا هەست بەوە کاکە مافی خوراوە و شیعیش هەندێک جار هەستە کاکە لە ڕابردوو مافی خوراوە ئێستا استحقاق خۆیەتی بۆیە ئەبێ ئەم سێ لایەنە بە هەر سێ ماڵەکەیانەوە لەسەر ڕۆیایەک ڕێکەون ئەو ڕۆیایە استحقاقی هەموو لایەک دابین بکە بەڵام ئەمە دوورە لە لای من دوورە بەڕاستی حکومەت دووە دەکەوێت پێ دوێ من پێم وایە دواکەوێ پێم وایە دواکەوێ لەبەر ئەوەی تەنانەت نەمالکی باڵێن قبولەکە سەدرێک سەرۆکی حکومەت دوێ نە سەدرێکیش قبولەکە جەماعەتی مالکی سەرۆکی حکومەت وێ پێم وایە لە نەتیجە مڕەشەحێکی تەسویە ئەبێ پێم وایە ینی بە قەناعەتی خۆم مڕەشەحێکی تەسویە کە بتوانێت هەموو لایەک لەسەری تەوافق بکە بۆ تەشکیلکردنی حکومەتێک بۆ ئەوەی لەو قەیرانە سەریخا بۆ هەنگاوی بۆ شوێنێکی سپاس دەکەم کاکیوا زۆر بە کورتی قسە لەسەرەوەی کارسی سەرۆکایەتێک ئەوانەی کە ئێستا لە پۆستەکانەوە خۆیان دەمێننەوە ئەگەر ئێوە هەیە ڕووداتی گۆڕانکارێک ڕوونەدا بڵێن ئەوانە لە پۆستەکانیان بمێنەوە بە کورتی بێ سپاس دەکەم زۆر واریدە چکە لەلایەک و خاڵی دەستپێکی ئەوە مستەفا کازمیە مستەفا مەشهورەوە ساڵ و نیوێکە دوو خەریکە بێتە 2 ساڵ بۆ هەموو لایەک قسەی بەدڵی خۆی بۆ کردوون لەلایەکی تریشەوە ئەگەر بینە سەر حەقەت دکتۆر بەرهەم احتیمالە ڕێککەون لەسەری یەکێتی و پارتیە بێ بزانین تەبعان تا چ ڕادەیەک ئەو دانوستانە ئەڕوا و حەلبوسیش منسەبی ڕئیسی پەرلەمان دایمە بۆ سونە بووە حەلبوسیش بەهێزترین کەسە ئێستا ڕئیسی ئەو کوتلەیە ئەگەر ئەوە هەیە بەڵێ ئەگەر نەگەنە نەتیجەیەک و لەسەر مستەفا ڕێککەون دوو لایەنە شیعەکە احتیمالە لایەنی کوردیش هەر لەسەر وەکو پاکجێک با بڵێ هەر سێکیان و خۆیان بێنەوە بەڵێ سوپاس بۆ ئامادەبوونی وڵاتان سوپاسان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ